يا ربي خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە یا الله دەرگای ڕەحمەت لە هەموو مسلمانانی جیهان بکەیتەوە دەرگای ڕەحمەت لە مسلمانانی غەزەی لێ قەوماوە بکەیتەوە یا الله یا ربی خوا دەرگای ڕەحمەت لە مسلمانان و میلەتی کوردی مسلمان و گەلانی کوردستان بکەیتەوە دەرگای ڕەحمەت لە هەموو کورد زوبانێک لە هەر چوار پارچەی کوردستان بکەیتەوە ئەم میلەتە تەنها تۆی هەیە تۆ پشتی بەنامانی یا الله پشتیوانیمان لێ بکەی یا الله بە مافەڕاوەکانی خۆمانمان بگەیەنی ژێردەستەی ناحەزانی کورد و کوردستانمان نەکەیتەوە یا رب العالمین بە خراپەی بەرپرسانی ئەم وڵاتەمان لەگەڵ نەکەی یا ربی خوا لە بەردەست نوێژەکان دایکە چاو بە فرمێسکەکان باوکە شەهیدەکان شەهیدانی دڵسۆزی ئەم وڵاتە کە خوێنیان بەم خاکە بەخشی خوا دەرگایەکی ڕەحمەتمان لێ بکەیتەوە نەمان خەیتەوە ژێردەستی ناحەزانی کورد و کوردستان و ئیسلام یا ربی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری ڕەحم بە دڵی دڵبەخەمەکانمان بکەی ئیسلاحی حاڵمان بکەی عاقبەتمان بەخێر بجێڕی دنیا پەرز نەبین یا الله دعامان ئەوەیە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 والحمد لله رب العالمين